هەر سەبارەت بە کارەکانی کۆڕبەندی داڤۆس کە ئەمڕۆ لە چوارەم ڕۆژیدا و کۆبنەوەکانی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ بەرپرسان و سەرۆکی وڵاتان لە پراوێزی کۆڕبەندەکەدا و ئەو کارانەی کە لە نێو کۆڕبەندەکەدا دەکرێت و بەهێزکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر هۆشمان ڕەفیق پسپۆڕی ئابووری دەکەین بەڕێزیان لە ستودیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە. دکتۆر بەخێر بێیت. زۆر سپاس. وەکەوەی کە لە نێو پانێڵەکانی کۆڕبەندەکەشدا ینی هەمیشە ئاماژەی پێدەکرێت ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو جیهان زۆرێک لە پەرتەوازایی پێوە دیارە. کۆڕبەندەکەی ئەم ساڵ چۆن تەرکیز لەسەرەوە دەکات کە بێوێت ئەم پەرتەوازایی ئەمڕۆ لە جیهاندا هەیە کۆی بکاتەوە. بەڵێ ئەمەگەر خوێندەوەکی ئابووریانی یا سیاسیانی بۆکەن خۆتان دەزانێت هەموو کێشە ئابووریەکانی جیهان یان ئەو ڕووداوانە ڕوودەدەن ئابووری سیاست دوو ڕوو یەکدراون. وێ ئەو کۆڕبەندە شەرچەندە ناوی ئابووری لێنراوە بەڵام لە هەموو ئەو ڕووداوانە و ئەو کاراکتەرانی کە بەشداری دەکەن و لە داهاتووشدا ڕووداوەکان ڕوودەدەن پێوەندی بەلانی سیاسیشەوە هەیە. ساڵان ئەو کۆبنەوەی ئەنجام دەدرێت لە کۆڕبەندە زۆربەی سەرکردە سیاسیەکان دێن چ دەکەن سەرکردە سیاسیەکان و ئەکادیمیەکان ئابووریناسان بزنسمانەکان بێکەوە دادنیش بۆ چارەسەرکردنی کێشەکان. لە ساڵانی ڕابردوو هەر ساڵێک تایتڵێکی بۆ دادنێ ئەم ساڵ ناونیشانەکەی جیاواز بە لەبەرەوەی جەنجێکی لە نێوان رووسیا و ئۆکرانیەوە تەوازایی لە ئاستی جیهان سێرکرد لە دەوروبەری عێراق و هەرێمی کوردستان لەس ئاسی جیهان بە شێوەیەکی گشتی و پەرتەوازی هەیە. وی ئامانجی ئەکادیمیەکان لێەوە کۆکردنەوەی سەرکردە سیاسەکانیش لەوێ و بەزنسمانەکانیش کەرتی تایبەت بێ لێوێ بێکەوە چارەسەر بدۆزنەوە. ئەوە یەکێک لەو ئامانجانێک کە ئەگەری هەیە لە بەیانی کۆتایی پێبێ بتوانێت ئامانجەکەی خۆی پێکی ئەگەر ڕێژەکەی بۆ شێوەی هەموو ئامانجی هەموو وڵاتان بیانوێ لێ کاتە جێبەجێ بکرێ ڕەنگە کاتی بێ بەڵام ڕەنگە بە شێوەیەکی گشتی ئامانجەکەی پێچێ لەدا. لەنێو وڵاتان کە بەشدارن لە کۆڕبەندەکەدا هەرێمی کوردستانیشی تێدا ئەوە تا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ کۆ دەبێتەوە لەگەڵ بەرپرسانی باڵا و سەرۆکان و شاو و شاژنی وڵاتان لەوێ کۆبنەوە دەکەن لە پراوێزی کۆڕبەندەکەدا. ئەمە چ گرنگیەکی هەیە ئەم کۆڕبەندە بۆ هەرێمی کوردستان و بەهێزکردنی پەیوەندیەکان؟ بێگومان هەرێمی کوردستان لەبەرەوەی تا ئێستا بەشێکە لە عێراق لە عێراقیش هێشتا وەک پێویست لەگەڵ ئەوە لە دەستوردا دانی پێدانراوە لەسەر ئاسی نێودەوڵەتیشدا دەبێت دانی پێدامدرێ وەک پێویست نییە بەڵام لە ئاسی نێودەوڵەتی سیر دەکەن پێگەی هەرێمی کوردستان جیاوازی هەیە. سەرۆکی کۆماری عێراق بەشداری دەکات لە هەمان کاتا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری دەکات. ئەوە مانای ئەوەیە ڕاستە خەڵکی تریش بەشداری دەکات لە ئەکادیمی بزنسمان لە ئاسی دنیادا بەڵام پێگەی هەرێمی کوردستان بەهێزە کاریگەرە چکە ئەو کەسانی کە لەوێ بەشداری دەکەن یا ئەو نوێنەرانی بەشداری دەکەن ئەو سەرکردانی بەشداری دەکەن دەبێت کاریگەر بن بۆیە بستنە ئەو شوێنە. کاتێک کاریگەریان نەبێت ناوێت لەو شوێنە بەشداری بکەن. بۆ هەرێمی کوردستان هەم وەکو خودی قوارەکەی کە ئێستا هەیە پێویستی پێ لەو شوێنە بەشداری بکەیت. ئەوە تەبینیمان لە هەواڵەکە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری کردووە لە پەراوێزی کۆبنەوەکان لەگەڵ سەرکردەی وڵاتان دادنیشی بۆ پتەوکردنی پەیوەندی ئابووری و سیاسیەکان. ئابووریەکان بۆ هەرێمی کوردستان گرنگە چکە ئەگەر سیاسەکان وەک پێویست نەتوانین چکە بەشێکن لە عێراق دەبێت بگەڕێنەوە بۆ عێراق کە ناوەندە بەڵام لە ڕووی ئابووری ئەمە دەتوانین یعنی دەستی وەبەرهێنەری دەرەچی یا کەرتی تایبەت لە دەرەوە سەرمایە گوزاری پارەی دەرەوبێنی هەرێمی کوردستان بۆی گەشەی ئابووری وەکو ئەو وڵاتە پێشکەوتوانەی لە ڕابردوودا چونە ئاستێکی پێشکەوتو ئێستا ناویان هەیە پێگەی ئابووریان بەهێزە بێگومان بەشێکی زۆربیان وەبەرهێنانی دەرەچی بووە سەرمایە دەرەچی بۆ هاتون لە وڵاتەکە کراوە ئێستا دەبین لە ئاسی دنیای پێگەی بەهێزی ئابووریان هەیە. ئەگەر ئابووری هەرێمی کوردستان بەهێز بێت وەکەوەی کە باسی دەکەیت ئەنی لە ڕووی سیاستەوە لەبەرەوەی دەگەڕێنەوە بۆ عێراق زۆرجە بەڵام ئابووریەکە زۆرێکی دیکەیە کاریگەریەکی بەهێزی دەبێت لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی. بێگومان لەبەرەوەی هەرێمی کوردستان زمینە سازی هەیە بۆ سەرمایە گوزاری بێگومان لە هەر شوێنێکش سەقامگیری هەبێ ئاسایش هەبێ کەرتی تایبەت دێ لێو شوێنە کار دەکات. بێگومان کەرتی تایبەتش لە وڵاتانە بەشێکی پشتگیری وڵاتانی جیهانە کاتێک کۆمپانیەکان لە ئاسی دنیا بە پێ سیستەمی ئێستای جیهانی سیستەمی ئابووری بەشێکی زۆری کۆمپانیەکان بڕیار دەدەن ناوەندی بڕیارن لە پشت بڕیاری زۆربەی سیاسیەکان و حکوومەتەکان کەرتی تایبەتە کۆمپانیەکانن. بێگومان هەرێمی کوردستانی دەتوانێت وەبەرهێنان لە بوارەدا بکە لە ڕێگەی ئابووریەوە کۆمپانیەکان بێنە هەرێمی کوردستان سەرمایە گوزاری بکەن جێگە دەستخۆشی ئەوە کەرتی کوشتکاڵە بەڕاستی ناو ساڵ بوون ساڵان ڕابردوو بەشداری نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی عێراقیش باسی کوشتکاڵ نەکرا کەرتی تر باس کرا بەڵام لە پەراوێزدا بوو بەڵام ئەم ساڵ سیر دەکەن بەڕاستی جێگە دڵخۆشی باسی کوشتکاڵ دەکرێت چکە زمینە سازی هەیە بەهێزبوون و دەوڵەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا دروست بێ بمانەوێ دەوڵەتێکی بەهێز دروستکەن بە بناغەکەی کەرتی کوشتکاڵە چکە دەمانەوێت کاتێک کوشتکاڵت بەهێز بوو ئاسایش خۆراکت بەهێزە وەکو ئەوی لە یەکێک لە ناونیشانەکانی کێشەکانی نێو کۆڕبەندەکەیە. کاتێک تۆ ئاسایش خۆراکت بەهێز بۆ ئەو کاتە دەوڵەت دەبێت هەر کاتێکش وڵاتانی دەرەچی تەنها ناوخۆ لە عێراقدا فشار بخەنە سەر ئابلوقت بخەنە سەر تۆ بەهێز دەبی ناکەوی لەو کاتەدا. وایە دکتۆر ینی ئەگەر تێبینی بکەین زۆربەی چاودێران و پسپۆڕ و شارەزایان ینی ئەوە تا تۆش باسیەوە دەکەی کە جگەل لە بەهێزی قوارەکەی ینی
جوگرافیای ناوچەکەش و ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە بۆتە هۆکارێکەوەی کە زۆربەی لایەنەکان ینی ئەو حەزیان هەبێت کە بیانەوێت لەگەڵ هەرێمی کوردستان کۆ ببنەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت لەوێ لە کۆڕبەندەکەدا کۆ بنەوە هەماهەنگ بن. ئەم حەزی کۆبوونەوەیە ینی حەزی هەماهەنگیە لەگەڵ هەرێمی کوردستان چۆن باس دەکەیت چۆن دەنرخێنیت؟ حەزی هاوبەشەکە بێگومان لە هەموو شوێنێکی دنیاە بەرژەوەندیە دانوستاندنە تۆ بەشێک دەدێ ئەویش بەشێشتر دانوستاندن یعنی بەرژەوەندی هاوبەشەیە بۆ ئێمە هەرێمی کوردستان لەبەرەوە پشت و پەنامانیە لە هەموو شوێنێکی دنیا و قوارەی جوگرافیەکەمان وایە لە هەموو کوردستان بۆ ئەوان گرنگە یعنی بۆ ئێمە گرنگە بۆ ئەوانش گرنگە بێگومان بۆ هەرێمی کوردستان گرنگە لە بۆی پشتگیری دەرەکیمان بە لە ڕووی سیاسیەوە بۆ داهاتومان بۆ ئەوانش گرنگە دەرچەیەکی وەبەرهێنانی ئابووریان هەیە کاتێک سەرمایە گوزاری دیان لە هەرێمی کوردستان دەکەنەوە دەرفەتی کاریش بۆ کەسانی خۆیان بۆ کۆمپانیەکانی خۆیان دەخەنەگەر ڕێژەی بێکاری لە یەکەم دەکرێتەوە داهات بۆ وڵاتەکەیان چکە ئەو کۆمپانیا لێرە کار دەکە بەشێکی بازەکەی دەداتەوە وڵاتەکەی خۆیان ئەو وا دەکە گەشەی ئابووریش لێ بەرز بێتەوە و بەرژەوەندی هاوبەشی هەردوولا بۆ هەرێمی کوردستان بە هەر چۆنێک بەپەوە یاسای وەبەرهێنان لە ڕابردوودا هەیە لە داهاتوشدا دەستکاری بکرێ با بڵێن تعدیل بکرێ و شتێکی باش دەبی ئەو کاتە لە هەرێمی کوردستان کاتی کۆمپانیەکان بێنە هەرێمی کوردستان هەم لانەت و ئامانجە ئابووریەکەت هەم ئامانجە سیاسەکەت دەپێکی. بەڵێ ڕێزدار دکتۆر هۆشمەند ڕەفیق پسپۆڕی ئابووری زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کرد.